پشودانی ڕۆح و دڵ و دەروون هەندێک جار پێویستمان بەوەیە ئاوێتە بین لەگەڵ دنیای هوەری و لەگەڵ قەسیدە و سرودە ئاینیەکان لەگەڵ ئەو مناجاتانی کە پێشکەشەکرێ و بە تایبەتیش ئەو سرود و مناجاتانێکی شاعیرە گەورەکانی کوردن بۆ ئەوەی کە بەڕاستی دنیای ئەتخاتە دنیایەکی ترەوە و تەواو دڵ و دەروونت ئاسووداکە و بابەتێکی زۆر زۆر تایبەتە. جا ئێمەش لە پایم ڕۆژەم ڕۆمان تایبەت کردووە بە میوانداریکردنی گروپێکی دەفژن کە ڕاستەخۆ لێرە ئەمڕۆ باس لە ئەزمموی خوانەکەن و هەندێک بەرهەمی تایبەتی عیرفانی و هوەریمان پێشکەش دەکەن کە ئەویش گروپی دەفژنی شارۆن کە بە خۆشحاڵیەوە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانان هەرێکێک لە میوانەکان کاک ئەنەس ئەبوبەکر و کاک ئارەس کازم سرودبێژن و هەرێکێک لە کاک شارۆ کۆسار و کاک ئەمیر ئیدریسیش دەفژەنن یاخوا بە خێر بێن سپاس و ئامادەبوونتان لەگەڵمان بەخێر بێن سەرچاو لە لای کاک ئەنەس کاک نەسڵای خوا دەبێ بەخێر بێیت. جا پێم بڵێ گروپی دەفی شارۆ چییە، چەند کەسن و کەی ئەم گروپەتان دروست کردووە؟ خۆسەلام سەرەتا دەسپۆرتان لێ دەکەین. بەخێر بێن. وەڵا ڕاستەکەی تەقریبەی بۆ ساڵەکە بێم گروپەمان هەیە و تەقریبەی لە 7 بۆ 8 دەفژن هەتا 9 دەفژەنیشە چێ ئەوەندە دەبین وەک قەسیدە و سرود و ئەم شتانەش تەقریبەی ڕاستەکەی هێتا ئێستا هەر خۆمم کەسێکی ترمان لەگەڵ نیە مامۆستا ئارێزیش تازە وەک هینێک هاتووەتە گروپەکەەوە جا نازەم نیازی هەیە لەگەڵمان بەیاننا بۆ ئەم ڕاتوە ئەنجامێ لە خزمەتی یابین وڵا ڕاستەکەی وەک قەسیدە خوێن بەس منم ئەینا دەفژەنەکانمان زیاتر. خۆت چنێکە لەبارەی قەسیدە بێژیاکە؟ وەڵاهی من بۆ خۆم تەقریبەی وەپەڕی 2 ساڵە بێ. 2 ساڵ ئارەوەڵا 2 ساڵە ڕەوەندە بێ. ئارێز بەخێر بێ یاخوا بەخێر بێ. تۆکەی حەزت بۆ بابەتی هوەری چوو لە کێکەوە ئەوها خەریکی ئەوەی ڕاستی بێت الحەمدولیلا بڵین وەکو لایانی قەسیدە و سرود و ئەم شتانە دڵم زۆر زۆر پێی خۆشە و زۆر حەزەکەم تیا بەشدار بم. بەهرێتیا بووە یان چەند ساڵێکە حەزت پێ هەیە؟ وەڵایی هەر چەند ساڵێکە حەزم پێیەتی. هیچ کەسێ هاندەر بووە بۆ ئەوەی کە حەزت پێ هەیە؟ ئارەوەڵا بڵین بەڕاستی وەکو بڵین سرودبێژی گەورە مامۆستا محەممەد ڕەباتی ئەو بەڕاستی یارمەتی داوم و حەزەکە بەشدار بنتیایە. دەستخۆش. جا من هەر پێشەوەی بەرنامە پێش دەچێ بکەین پرسیارم وتمایە گروپەکە بنای کاک شارۆیە؟ کاک شارۆ بەخێر بێ. بۆچی بەناوی تۆیە؟ وڵاهی خۆی ڕاستەیە کاتێک گروپەکە دامەزرا شتێکی زۆر قەلەم و سوفا بۆمان کاتێکە گروپەکە دامەزرا شتەکە بەسوفا بوو. بەس ئەگەر مایکەکە بگری بەدەستەوە کاک شارۆ عەفوداری خۆشی بەرنامەکەتان بەخێر بێ. خۆشە بێت. وڵای ڕاستەکەی بۆ بەناوینەوەی لە ئەسڵا دروستبوونی گروپەکە سوفەیەک بوو. ئێمە جەماعەتێ بوون بەشدار بوون لە کۆنسەرتێکە ئیتر لە کۆنسەرتەکە پێیان وتبوون دەبژەی ترمان پێویستە سوفەت جەماعەتی برادەری خۆم هەبوو کە ئێستا لێرە ئامادەنین بەداخەوە وتم لەگەڵ ماوەڕێن ئیتر کە ڕۆشتیم بۆ پرۆڤەکرد و پرۆڤەمان تاوا کرد لە ئەو شوێنە لە پڕێکە سوفوتی منیمە گروپەکەی کاک شارۆ گروپمە بوونە هیچ تەواوان ئیتر لە پڕێکەوتم بۆ یاڵا بەخێر بێت ئیتر سوفا گروپەکە ڕێوەی ماشەڵڵا پێگەی دوای ئەوە چەندەها کەناڵ و چەندەها کۆنسەرت و فیستیڤاڵمان بەڕێوە بۆ سوپاس بەخوای گەورە. کاتە خۆتان سەرەتا پلانتان بۆ دانە نابوو. زۆر باشە. با پێشوی بچینە لای کاک ئەمیر حەزەکەین بەرهەمێکمان پێشکەش بکەن ئەگەر شتێکتان ئامادە بێت چیتان حازر بکەن. فەرموو. ئەمان ئەمان یا رسول الله ئەی شاهی خۆش خوڵق و خو ئەی ماهی گوڵ ڕەنگ و ڕوو ڕۆح و دڵ و لەش هەموو بۆ تۆ ببێ بەفیدا. ئای یادی تۆیە دارمانی من ئەی تابیبی دەردەکەم یادی تۆیە دارمانی من ئەی تابیبی دەردەکەم بۆ عیلاجی دەردەکەم
وردكم صدر درم كايدي موا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم قيد أبو هارما لو خاك واشكو بما هزار شكر بخدا روان كراي بو إما هزار شكر بخدا روان كراي بو إما مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم يا نورين يا مدلنا شاقولي قول استهنا أو نورين يا مدلنا شاقولي قول استهنا شوقي شمعي شوانا رحمن بوي باهي شانا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم محمد أشرف الأعراب والعجم محمد أشرف الأعراب والعجم محمد سيد يمشي على قدمه محمد أيد يمشي على قدمه مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم لا أسمنا أحمدي لا عرز محمدي لا أسمنا أحمدي لا عرز محمدي يا مويلي نازيتون أهلي أمدو مكانا مويلي نازيتون أهلي أمدو مكانا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم دەنگتان خۆش بێ تان خۆش بێ و دەستان خۆش بێت کاکەنە باسێک لەم بەرهەمە بکەین مەولای سەڵی یەکێکە لە بەرهەمە تایبەتانی کە متوان بڵم هەر لە کۆنەوە بەرداوام لە بیستمانەتەوە جا گەر باسێک لە بەرهەمەکە بکەیت باسێک لە بەرهەمەکە وەڵا ڕاستەکەی ئەم بەرهەمە خۆی قەسیدەی بوردی پێڵن بەڵێ بەسەر ستایشی پێغەمبەردا بەسەر سڵاو شانواڵیەوە هەڵەدەین و ئەم قەسیدەیە بڵێن لە کۆنیشەوە لە پێش هەموو مەولودێکە لە ینی پێش هەموو بڵم کە مەولودێک کرابێ یان فیستیڤاڵێکی ئاینی کرابێ کە ئەم جۆرە بابەتانی لەگەڵ بوو بێ ڕاستەکەی لە پێشدا مەولای سەڵی وتراوە جار بۆیە قەسیدەیەکی کۆنە و دایمە لە پێش مەولودەکان ئەخوێندرێت هەرچیە لای کاک ئەمیر بەخێر بێت
چەندێکە کا پەیوەندیت بە گروپی شارەوە کردو و چەندێکە خۆت خەریکی دەفژەنیت ئەوەی ڕاستی بێ من برادێکم بەڵامێکی بۆ نردم وتی وەرە کۆنسێرتێکمانەوێ ترەوە بوو بۆشتینەوە کاکشارەوە بینی لەو وێنایەک لاوانە من بوو کاکشارەوە دوتم ئێمە گروپەکەتەوە نەمەزانین گروپشتیە سوپا بوو ترەوە بوو یەک مانگر لەو وێنیا و گروپێکی گروپی دەفی شارۆ کە ئێستا پێیا بۆ ساڵەکە تر یەک مانگر لەوە سپاس بەخوا باشاتین خۆت دەف دەزانی خۆم لە 5 ساڵیەوە خەریکی ئەم دەڤلایانم یعنی باو باپی شەمەر خۆی لەم دەفایسر تا تەمەنی 10 ساڵی هەر بە سێرکردن یعنی سێرکردن و خۆ فێرکردی شتیشی نەویستۆ خۆ فێر بوویت نەوەڵە هەر باشایری باشەگە کەسێک بێ فێر بێت چەندێکی پێ ئەچێت بەپی نەفرەکە کەوتو ئێستا نەفرێ بە مانگە فێرە بێ نەفرێ بە ساڵێک فێرە بێت راوە یوای هەیە لاوانێ بە 2 ساڵ فێر خۆت حەزت بە دەفەکە هەیە شتێکە حەزت پێی بێ فێرە بێ ئێستا من حەزمەوە بوو بۆیە فێر بوو بڵێ دەستان خۆش بێخوا چینە لای کاکە ئارێز کاگارێز بوونی ئەم قەسیدە و ئەم مناجاتە ئاینیانە تا چەندێک گرنگە و تا چەندێک پێویست ناکا بە ئەو مایکی پێیە گەر باسێک لەوە بکەی گرنگی ئەم سرودانە وڵی قەسیدە هەتا بڵێ ڕادێکی زۆر گرنگە بەڵاستی بڵین شاعیرانی کورد بڵین چەند مامۆسایەکی گەورەی کورد وەکو مامۆسا مەلا عەبدولکەریمی مدەڕیس و مامۆسایانی گەورە هاتوونە ئەم شاعریان داناوە کردوانە بڵین سەوتخۆشانیش کردوانە بە قەسیدە و وەکو وەسپێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیتر ئەم قەسیدە پێشکەشەکەن بەو خەڵکە و تر خەڵکیش زۆر خەڵکم بینی و عنی بۆی ئەم قەسیدە و ئەوە بڵین دینی لا خۆشەویست بوو و باش ئەو گروپێکی تازن بە چاو ینی هەندێک لە گروپەکانی تراکە دروستبوون کێشتان بۆ دروست نەبووە یان هاتنە ئەم بوارە و ئاسان بوو بۆتان الحەمدولیلا تاسە هیچ کێشێکمان بۆ دروست نەبووە زیاتر لەوە کاکشارۆ زیاتر بزانێت بەڵێ تاسە هیچ کێشێکمان بۆ دروست نەبوو کاکشار جاوێ پرسیارمان بەرەوە قورس نەبوو بۆ ئێوە کە دەستان پێکرد کە هەموو ئیشە قورسە بۆ من لەسەر تەمەنێکی 20 ساڵیەوە ینی بەرزی مەسئولێتێکە دەنەفەر لە گروپەکە تا بێت و ئاگاو لە هەڵسو کەوتی هەمووی بێ ئاگاو لە ژەنینی هەمووی بێ ئاگاو لە هاتن و چوونیان بێ بەرزی ئەشەمبی لە ئەم ئیشانەش ڕێکەوتن و بەزم و ڕزمی زۆرە سەر بە کاکە نەسا دوێنێ یەکنا تەلەفۆنم بۆ کردو کاکە چیتان کرد چیتان نەکرد ینی بەرزی تۆزێک قورسی تایە بەڵام ینی بە کوردەکەی هەڵی خۆمانی ئینشاڵڵا بۆی شتێکی باش پێشکەشکەین کاکشارۆ گرنگی دەف لە سرود و مناجاتی ئیسلامیە چ گرنگێکی هەیە بۆچی زیاتر دەف بەکارە هێنرێت حتمما چکە مێژووی دەف تقریبا نەکەوێتەوە بۆ سەردەمی ساسانەکان و سۆمەریەکان هەر لە ناو نەخشەبەرینەکانی ئێوە دەرکەوتووە تا بە کوردی ئالەتێکی زۆر کۆنا بەڵام لە دوای هاتنی عەسری ئیسلامی و سەردەمی ئیسلامەوە تقریبا دەف خۆی گر لە نێوان تەشیع و خانەقاکانە لەو کاتەوە بەکار هاتۆ بۆ گۆرانیوتن و بۆ ئاهەنگگێڕان لە ماڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم لێدراوە بەهۆی ئەوە زیاتر بۆیە کە لە ماڵا لێدراوە حەڵاڵیش کراوە چوار مەزهەبەکە لە سەری کۆکن لەسەر حەڵالبوونی دەف بەتایبەت ئامێریشی ڕتمی بۆیە هەتاوکو ئێستا بۆ ئەوەی کە قەسیدە بێژە دانیشتە صلی الله علیه و سلم ئەکا بە دەفەکە جوانکاریشی بۆکەن و تایبەتیش لە دینە زیاتر زۆر باسی دەف کراوە کە بە دف ناوی هاتووە لەبەر ئەوەی زیاتر بەکارە لەناو قەسیدەکانە جا ئێمە پێمان باشە بچین لای سروودی تروانی لنیا بۆ کاتەکە بۆ ئێوە بێ زیاتر ئەمەی ترتان چیە گەر ئاماژەیەکی پێ بن پێشەوەی لای قەسیدەیەک ئەم قەسیدەیەمان بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێ بەڵێ فەرموو ئای بە مەولا ئەگەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێ نابێ بەدڵگار دڵ مطیع و بەندە فەرمانت نەبێ نابێ بەدڵگار دڵ مطیع و بەندە فەرمانت نەبێ نابێ کەسێ مەقسوودی کەسبی دەوڵەتی خۆربی مەحەبەت بێ غوڵامی بۆ غوڵامانی غوڵامانت نەبێ نابێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێ نابێ بەدڵگار دڵ مطیع و بدڵگار دڵ مطیع و فرمان
معرفت با چاوی بنورم لتوزی سور مرنگی خاکی دامانت نبینا بی لتوزی سور مرنگی خاکی دامانت نبینا بی بمولا قر لمولا فراري قيصري ظلمت لشاري شامي خاطر دا بحكمي برقتي غي شاي تركانت نبينا بي بحكمي برقتي غي شاي تركانت نبينا بي بمولا قرل مولا في اقتداري رفعة أما وجودي بو سريري خاكي أيوان تنبينا بي وجودي بو سريري خاكي أيوان تنبينا بي بمولا قرل مولا طلب قربان تنبينا بي بدل قار دل مطيع بند فرمانة نبينا به بدل قار دل مطيع بند فرمانة نبينا به سرم صايم تورسين مناي سراحي ديد أشكم ماي سرم سام تورسين مناي سراحي ديد أشكم ماي مزيمي يا نوايني لديوان تنبينا بي مزيمي يا نوايني لديوان تنبينا بي بمولا قرل مولا ضمر قربان تنبينا بي بدل قار ضل مطيع بند فرمان تنبينا بي بدل قار ضل مطيع بند فرمان تنبينا بي دەستان خۆش بێ خۆش بەخوا کاک ئەنس تا چ ڕادەیەک ڕێگە جراوە لای پیرۆزی ئیسلامدا کە مناجات و سرود هەبێت و بوونیان هەبێت سەرەتا چەند ڕێکە پێدراوە ینی ڕێگە پێدراوەکە ئەگەر تۆ بۆ نمونە ئەم شانەکە سەیران نەگەی بۆ نمونە بزانی شتێکی تایە کە ناشەرعیەکە نابێ ئەوە ڕێگە پێدراونی هەمومان نەزانین بەس ئێمە ئەو شتانی کە لە مەولودەکانیان لە فیستیڤالەکانی خوێنین هیچ یعنی سپاس و خاتای سەیشی نیشتیانی هەموو بەسەر شان و باڵی پێغەمبەرە هەڵدەدەین هەموو بەسەر وەسفی پێغەمبەرە هیچ یعنی شتێکی غڵەتی تیانێ لەبەرەوە هەتام ڕادەیە کە بم شەوازە بێ ئیشکالێکی تیانێ بەس جاری وایە ئەگاتانێ وشە لەوەیە ئیشکالی تیا بێ خۆت قەسیدەکان هەڵبژێری یا خۆت ڕاوێژیش بە کاکشار و وان ئەکەیت وڵی ڕاستی خۆم ینی هەڵی بژێرم یانەوان پرس بە هەمویانەکەم بزانم چیان پێ خۆشە چیان پێ خۆش نیە بەس ڕاستیەکەی هەر بۆ خۆم بە دویاگەڕە بزانم چی خۆشە چی خۆش نییە لە شاریەم شاعیرانەوە دەریان دێنم و دەیانکەینە قەسیدە زیاتر شعری شاعرە کۆنەکان بەکارێنیان تازەکانی وڵایی ڕاستی ئێستا شعری وەفایی و یان شعری بێ خۆد ئەمانە زۆر بەکارین لە قەسیدە و منەجاتەکاندا کاک ئارێز پێویستان بە ڕاهێنان هەیە بۆ ئەم جۆرە بەرنامانە تاسەرێک گرنگە ئەو ڕاهێنانە بۆ ئێوە وڵایی هەتا ڕادێکی زۆر بەتایبەتی چونکە من تازەم هەتا ڕایەنان کەم لەوە چه باشتر بم بۆ پرۆگرامەکە ئیتر
ڕانانێکی چاکێوێت ڕاهێنانەکە بەجیایان ئەبێ هەمووتان کۆ بنەوە بێکەوە وڵایی چونکە من تازەم کاکشارە ئەوان بێکۆ کۆ بنەوە و ڕانانێکی چاکەکەن و ترەوە هەموویەکەێتەوە دەستان خۆش خۆ سەرسامی بکێ وڵایی وەکو مەداح بەڵێ وەکو مەداح بە دوو کەس بە مامۆستا شاهرام مانسووری و محەممەد ڕەواتی دەست خۆش ئەگەر مایکەکە بێ بە کاک شارۆ با گفتوگویەکیش لەگەڵ ئەوە بکەین کاک شارۆ ئێوە ڕۆژانە ڕاهێنان ئەەکەم بێکەوە یاخود کاتێک کە بوونەیەک یاخود کوبوونەوەیەکتان هەبێت ئەو کاتە ڕاهێنان ئەەکەن چۆنە وڵی بۆ پەیوەندی هەم جامعادەم خۆشمان پێویستە هەموو کاتێک ئیشی حازرمان هەبێ بۆ منە ئەگەر ئێمە لە فیسپاڵەکە ئیشێکمان هەبێ بەس دەف بێ پێویستە پێشەکی حازرمان کردبێ ناتوانین چەند ڕۆژێک پێشە خۆمانی بۆ ئامادەکەن چکە دڵنیا بە هەڵی تەکەوێ بۆی تقریبان توان بڵم هەفتانە ڕۆژێک کۆبینەوە گروپەکەشمان سەر بەخرەگە ڕێکخراوی نور ئیتر ئەوێ شوێنیان بۆ دابین کردوین لە ئەوێ کۆبین و پرۆڤڕاهێنانی خۆمانەکەین سوپاس بخوای گەورە بۆ ڕاهێنانەکان پێویستان بە هیچ هەیە طبعا پێویستان بە سیستەمی سەودەیە باشی مایکۆوانە لە بەریەگە قەسدە بێشەکانە بتوانین پێکەوە شتکەین و بەدەر لەوێ قەسدە بێشتانە بێت دەڤژەنەکان دەبێت مایکەتوانی ئیشی خۆماندا بگەین باش ئاستی ئێستا ئەم جۆرە مناجاتان و ئەم گروپانی کە هەن لە بواری مەداحی و قەسیدە بێژیە چۆنە بینیت والله سپاس بخوای گەور لە ئاسێکی زۆر باشە ڕۆژ بە ڕۆژ تاکشم پێیا بێ لە دەفە لە قەسیدە بێشە ماشەڵڵا ینی هەر بڕۆ لە ئاپێکا لە سوۆشال میدیاکە وەرە خوارەوە یەکێکی تازە ئەبینی سپاس بۆ ڕۆژ بە ڕۆژ زیادبوونەکە دەستخۆش گەرمایکەوەی بە کاگەمیر ئەگەر ئێستا کەسێک بێ فێری دەف بێ چی پێ ئاڵی چۆن ڕێنماییەکەیت وڵی فێربوونەکە چیە ڕێنمایەکە چییە من پێڵەمە بێت تۆ یەکەم جار چی بکەی سێی دەستی نەفەرێکی زیرە بکەی کاتە گرنگە مامۆستایەکەت هەبێ گرنگە ئەوە هەر زۆر گرنگە بێ لەوەش ئەگە بوونە ئەم نەفەرە بیوێ هەر بە ئەشاریەکە فێر بێ ئەبێ سێری دەستی یەکێ بکە یەکێکی زیرەک یان بۆ نەمناجاتێکە شتێکە سی دەست یەکێکەکە شتێکی لێوەرەگرێت بەس ئەگەر بە ئەکادیمی فێربی باشتر نییە ڕیتمەکان بناسیتەوە زۆر بە ئەکادیمی زۆر باشترە بەس ئێستا یەکێکی وەکو من ێستا بە عشاری فێر بووم ئەکادیمیەکەش بۆ من زۆر کێشە نابێ بەڵە بەس ئەوەی بێتە سەرەوە هەر ئەکادیمیەکە باشتر و هەموو دەفێک بۆ دەفژەنی نەبێیان ئەو دەفە چۆن پارێزگاری لەکەن ئێوە بۆی دەنگێکی خۆش بات دەفەکە دەف لەسەر دەف ئیتر گۆڕاوەی دەفێ سەوتی کراوەتەوە دەفێ سەوتی نەکراوەتەوە ئیتر دەفێ سەوتی ڕقا دەفێ سەوتی نەرمە بەپێی دەفەکە کەوت کاتە ئەوش ڕاهێنانێوێ نیە بەڵە کاک ئەمیر چۆن دەفێکی باش بناسرێتەوە بێت چۆن بێت ئەو دەفە دەفی باش لە پێشە تو دەفێگەکڕی تازە بێ ئەو دەفە ئەبێ بە دەستی یەکێکەوە بێ یعنی چۆم دەفزان بێ بە کورتیکی دەفزان بێ ئەبێ لی دا و دەفە تا بکرێتەوە سەوتی هەموو دەفێک سەوتی نە هەر دەف هەر لە کە یەکەم جار ئەیهێنی بۆ لە هەر شوێنێکی کڕی سەوتی نەکراوەت ئەبێت تۆ لی بێ فترەیەک ماوەیەک تا سەوتی خۆی بە تاواتی ئەکرێتەوە دەست خۆش بێخوا کاگە نەزە و پرسیارە بکەین ئێوە خۆتان خوێندنتان هەیە ئەم گروپایان چۆن کاتەکانتان ڕێگەخەن لەگەڵ ڕاهێنان بۆ ئەم بابەتە خوێندنی مەوەسط مەداح و ینی نا هەر ینی خوێندنی تر لە دەرەوەی کاری مەداحی بەڵە وەڵاهی ڕاستی خوێندنی تر من ڕاستی هە لە مەکتەبم بەپۆلیدەم مامۆسارێزی ژەر فەقیەتیەکە لە حوزرەیە زۆر باشە ڕاستی وەک کاری کە کاتیش بۆ ئەمە دانین بەس کاتان لێ ناگرێ ماڵەوە سەرکۆنتان ناکەن بڵێن ڕاستیەکەی ئەگەر بۆ ئەم لەوەیە ماڵەوە شێشیان نەبێ بەس ئەگەر بۆ کارێکی بەڵە بەس بە زۆری وڵا بۆ ئەمان بۆ ئەم قەسیدە و ینی ڕایانان وشە کێشەمان نێدایم دین هەر کاتێک بێت پێویستمانە بێ وڵا کاک ئەنەس قەسیدەکان بە پێی شوێن و ناوچەکان ئەگۆڕێت یان قەسیدەکان و شێوازی وتمیان یەک جۆرە واللهی قەسیدە هەیە ینی بەپێی ڕیتمە گۆڕێ بۆ نێستا ئەم ڕیتمانی بەیانە لێدەم بەپێی شێوازی دەفەکە و بۆ خۆی ینی دەربڕینیشیە گۆڕێ هەموو قەسیدەی وەک یەک نییە ینی وا هەیە خۆی ئەتوانی بۆ خۆ لەسەر شێوازی خۆت دەنگی بۆ گۆڕیە نێگۆڕی بەس خۆی ئەگەر ڕینەکەی لێک دینەوە بەس شێوازەگاتەوە هەر بۆی لێنی بۆ نێستا مەولای ئەسڵی هەر بە شێوازەگاتەوە خەڵکە بە زۆری ئەوایڵێ ئەینا بۆ خۆش دەتوانی شێوازی بۆ بگۆڕی زۆر باشە هەنێگەم بچین لای بەرهەمێکی تریان بەڵە فەرموچیتان ئامادەیە پێمان خۆشە کاتەکە بۆ ئێوە بێ وڵاهی بەرهەمێکشمان هەیە بۆ سەر پێغەمبەرە گەرد و گەردانە ئینشەڵڵا شتێکی خۆشە پێش بەخۆی گەور فەرموو گەرد و
گردانیم گردو گردانیم خاکی مدینه باوانی بغمان درمانی خاکی مدینه باوانی بغمان درمانی خرمان خمکم باوانی هاوی کلباوی شنگر یک یکو عزیزی دوشن بلاوی شنگر یک یکو باوانیم دوشن بلاوی گردو صار مرقدي رسول الله بصار مرقدي رسول الله قردو قرداني قردو قرداني خاشي مدينة شايخة بقوسين منو أرز باواني مدحي تؤكين مدحي تؤكين قردو قردانا قردو قردانا خاكي مدينة كردستان باواني تا مدينة تو سبك قلب اسلام يا نبي بو جمالي تو سبك قلب اسلام عزيزم بو جمالي تو قردو قرداني خاكي مدينة باواني بومان درماني خاكي مدينة عزيزة بومان درماني شوال خلوتان مقلبي أغيارا شوال خلوة مقلبي أغيارا على قجل خوه دوس خبر ذارا نزان سوزاني باوانم شندر داري نزان سوزاني باوانم شندر داري چون سالا بتیر باوانه تو گرفتاره چون سالا بتیر باوانه تو گرفتاره گردو گردانه حاجی مدینه باوانه
بومان درمانه خاکی مدینه باوانه بومان درمانه دەمتان خۆش دەستان خۆش بێخوا جا لەنی ئەمە کاتمان نەماوە بەڵام پێم خۆشە لە کۆتایی ئەگەر شتێکتان ما بچمە لای کاکشوارە چکەوک و سەرۆکی گروپەکە ئەگەر شتێک پێما بێ وڵی دەستان خۆش سپاسانەکەی بۆ دەکەوتن پێمەش باشتر بووم بۆ ئێوەش یەخوا لە شتان ساڵ زۆر ماندوو پێمانەوە ئێجامە تۆرێکمان هەیە لەسەر موندیال نازانم سێری یاریەکانەکەن جووری چی چەڵبژاردێکن کاکەنسی ئەرژەنتین کاکەمیری جا ئەڵێن ئەوانەی کە پرتوگالن هەندری هەر چەڵبژاردێ بوون هەردووەڕاوە حتمما گۆڕن دوایە بۆی ئێستا زۆر بەتان دڵتان خۆشە مادەم جمهوری جا ئەرجەنتین ئەم شەو کاک ئەمیر هەندری کێ ئەرجەنتینە ئیسپانیا والله ئەکید ئیسپانیا تۆ حەز ناکەی ئەرجەنتین بدۆڕێ حتمما دەستان خۆش بێخوا دووبارە بەخێر بێن سپاس بۆ کاتێ بێمەتان بەخشی سپاس بۆ ئەو سرود و مناجاتە جوانانی ئەمڕۆ لێرە و پێشکەشتان کرد دووبارە بەخێر بن هەرێک لە بەڕێزان کاک ئەنەس ئەبوبەکر و کاک ئارێز کازم کە قەسیدە بێژ بوون و کاک شارۆ و لەگەڵ کاک ئەمیر کە دەڤژەن بوون سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە دەستان خۆش بێ زۆر بەخێر هاتن